زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس. ڕۆژی پێنجشەممە کۆنسێتی گەورەی هونەرمەند موعین ئەسفاهانی لە پایتەختی ڕۆشنبیری لە سلەیمانی لە شانۆی ڕۆمانی بە ئامادەبوونی هەزاران کەس بەڕێوە چوو جگە لە ئاشقانی دەنگی موعین لە چوار پارچەی کوردستان و وڵاتانی دراوسێش هەوادارێکی زۆر بەشدار بوون. لە دەستپێکی کۆنسێتەکەدا موعین ئەسفاهانی سوپاسی ئامادەبووانی کرد کە بەشداریان کردو و هیوای خواست ساتێکی خۆش لەگەڵ گۆرانیەکانی بەسەر بەرن کە تێیدا 13 گۆرانی پێشکەش کرد و گۆرانی کوردیشی تێدا بوو. لە کۆنسێرتەکەدا ئاشقانی دەنگی موعین تا مەزرۆی گۆرانیەکانی بوون و جۆش و خڕۆشیان پێوە دیار بوو لای خۆیانەوە گۆرانیەکانیان دووبارە دەکردەوە. کۆنسێتەکەی موعین لەلایەن دەستگای میدیای کورسا سپۆنسەری میدیایی کرا و کۆمپانیای زێڕین تراڤڵ و ستار ئەلاینس و سەدا پرۆدەکشن هاوکاری کۆنسێتەکە بوون لەگەڵ چەند دامەزراوەیەکی تر. بریکاری فرۆشتنی بلیتەکانی کۆنسێتەکەی موعین ئەسفاهانی ڕایگەیاند لە ڕێگەی ئەم کۆنسێتەوە توانیمان ژمارەیەکی زۆر لە گەشتیاران لە وڵاتانی دراوسێەوە بێنینە شاری سلەیمانی بۆ ئەوەی بەشداری بکەن و زیاتر خزمەتی پایتەختی ڕۆشنبیری بکەین. ئامادەکارەکان زۆر بە باشی بەڕێوە چووە و عەدەدێکی زۆر بلیت فرۆشراوە بە خۆشحالیەوە ئەوەی کە جێی شانازێ و جێی ئاماژەیەکە ئاماژەی پێبین ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران لە دەرەوەی هەرێم ڕویان کردوتە کوردستان کە ئەمەش هەدەفی خۆمان پێکا و کۆمپانیا گەشتیارەکان کە هەدەفمان ئەو بوو هەر نردنی خەڵک نەبێ بۆ دەرەوە هێنانەوەی بێجارێکتر بۆ ناو شاری سلەیمانی شاری پایتەختی ڕۆشنبیری بۆیە بە هەمان شێوەش ئەوەشی شان بەشانی ئەوە بژمارەیەکی یەکسان لە خەڵکی هەرێمەکە بەژاریان کردووە بۆیە لە خەڵکی سلەیمانی و لە خەڵکی چواردەوری بڵین هەرێمەکە وەک خەڵکی هەولێر و خەڵکی چواردەوەر. ڕەوەز ئەمین بەڕێوبەری کۆمپانیای زێڕین تراڤڵ ڕایگەیاند کۆنسێتی گەورەی موعین ئەسفاهانی باوکاری سەرجەم تیمی ئامادەکار بە باشترین شێوە بەڕێوە چوو. ئامانجی ئێمە لە هێنانی هونەرمەند موعین ئەسفاهانی هاتنی زۆرترین گەشتیارە لە دەرەوەی هەرێمی کوردستان واگواتە گۆڕینی ئەو هاوکێشەی کە ئێمە وەکو کۆمپانیایەکی گەشتیاری تەنها گەشتیار نەرینین بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بەڵکو هەوڵ بدەین زۆرترین گەشتیار لە دەرەوەی هەرێمی کوردستان بێنین بۆ شاری سلێمانی ئازیز. نزیکەی 4500 کەس لە کۆنسێرتەکەی هونەرمەند موعین ئەسفاهانی ئامادە بوون بۆ دووەم جاریشە هونەرمەند موعین سەردانی شاری سلێمانی دەکات و یەکەم کۆنسێتیشە کە بۆ هەوادارانی سازی کردووە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.